بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا قسە دەکەین لەسەر ئەو مشتومڕەی کە لەبارەی دواخستن یا دوانەخستنی هەڵبژارنە پارلەمانیەکەی کوردستان لە ئارادان و پرسیار دەکەین. بەڕاست دواخستنی هەڵبژارنە پارلەمانیەکەی کوردستان لێدان لە دیموکراسی و پێشەلکردنی ئیرادە و دەنجی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە؟ ئایا ئەگەر دواخستنی هەڵبژارنە پارلەمانیەکەی کوردستان بچێتە خزمەتی ئاساییکردنەوەی پەیوەندیە سیاسیەکانی نێوان لایەنە سیاسیەکان و هێوەرکردنەوەی دۆخی شڵەشاوی کوردستان بەمە دواخستنی ئەم هەڵبژاردنە نابێت ئەرکێشی نیشتیمانی؟ ئایا پارتی دیموکراتی کوردستان لە جەختکردنەوەی توندیان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە وادەی دیاریکراوی خۆیاندا بۆ ئەوە نییە کە بیکەنە کارتی سازشکردن بە چەند لایەنێکی سیاسی دیاریکراو؟ مامەڵەی سیاسی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان مامەڵەی ساڵی ڕابردووی لە هەمبەر ڕیفراندۆمەکەی کوردستان نییە کە ناڕۆشنە و دواتیاریش وەک دەگوترێ ڕزگاری نابێت لە دواکەوتنی هەڵوێستەکانی پارتی. کاتی ئەوە نەهاتووە پارتی دەرز لە ڕووداوەکانی ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم وەربگرێت و چیدی بۆ چوونی لایەنەکان فرامۆش نەکات و ئیتر دەستبەرداری ئیستفزازکردنیان بێت، بە تایبەتیش کا لە ئێستادا چەندین هێزی سیاسی هەن کە لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بۆچوونی جیاوازیان لە بۆچینی پارتی دیموکراتی کوردستان هەیە. بۆ قسەکردن لەسەر بابەتە هەریەک لە بەڕێزان ئاشتی عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و ئەندامی دەستەی نووسەران لە کوردستانی نوێ و سەرخیل حاجی جەمال کادیری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. بەخێر بن. سوپاسان دەکەم زۆر. کاک سەرخیل با لە بەڕێستان و دەست پێ بکەم. دیارە کە پارتی دیموکراتی کوردستان زۆر جەخت دەکاتەوە لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی کوردستان لە 30 مانگەدا. ئەم هەموو جەختکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان لە پایچی سەرەتا بەنای خوای گەورە دیارە هەڵبژاردن یەکێکە لە پایە هەرە گرنگەکانی دیموکراسی و ئێمە ژەکو هەرێمی کوردستان بڕیارمان ناوە حکومەتی دیموکراسیمان هەبێ و بڕیارمان لەسەر بەیەکەوە ژیان ناوە، بڕیارمان لەسەر ئەوەیەوە کە دەستی دەسەڵات لە ساڵی 92 تا ئێستا بە هەڵبژاردن بکرێ، هەرچەنە دەسەڵاتێکی بۆ شێوەیە نەکراوە، چونکە لە زۆرینەی کاتەکانە پارتی ویشێتی زۆرینەی دەنگی دەنگەری کوردستاندا بۆ لە ساڵی ڕابردوو یعنی ئەم قەرارە نەبوو. ئێستا ئێمە سەرەوە مادەم وایە کەواتە ئێمە بێ بەردەوام لە هەڵبژاردن بین 4 ساڵ جارێک وەکەوەی کە بڕیاری لێدراوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت و دووبارە حکومەتێک تەشکیل بکرێتەوە. خۆی لە ئەساسا ئەم هەڵبژاردننی کە ئێستا بڕیارە سینەوە بکرێت خۆی دواخراوە. ئەو کاتیش بە هەمان ئەم شێوەی ئێستا زۆر بەشێک لە لایەنەکان داواکاری دواخستنیان هەبوو بە حکومیەوەی کە بار و دۆخ گونجاو نییە، زروفەکە بەم شێوە بە هەر بەهانەیەکە لە ساڵی ڕابردوو ئەمە داوا خواستی پارتی نەبوو. نەخێر هیچ کاتێک داوای پارتی نەبوو دواخستنی هەڵبژاردن بە هیچ شێوەیەک و بە ئێستاشەوە لەسەر قسەی ئەوان لەسەر قەراری هەموو لایەنەکان حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمسیۆن ئاکۆبەتەوە کۆمسیۆن ئەم ڕۆژەی دیاری کردووە و لەگەڵ کۆمسیۆن چۆتە ناو پەرلەمانی کوردستانەوە بە کۆدەنگی تەواوی لایەنەکان سینۆ دیاری کراوە. بەڵام ئێستا مشتومڕەکەیە لانی کەم مشتومڕ ئەگەر نەچوو بێتە ناو قسەی ڕسمی حزبەکانی شەوە لەبارەی ئەم وادەیە کە دیاری کراوە، ینی شتێکی شاراوە نییە. ینی ڕاستە هەیە بەڵێ ناشتەکە پارتی بۆچی ئەمەیانی بە هەند وەرناگرێ لە حزبەکان؟ بۆچی ئەمەی لە ساڵی پار قوبوڵ بوو لە حزبەکان تەفەهومی کرد، بۆچی ئەم ساڵی ئەم تەفەهومە ناکە؟ باشە چ زمانێک جاریش کەش داوای نەکەن، ینی ئەمێ ئەبێ هەتاکەی هەڵبژاردن نەکەین، ینی خۆمە پرسیارە جدێکەیە هەتاکەی نەیکەین. جارێکمان دواخست ئێستا لە پێناوی چیا دوای بخەین، یعنی یەک ئەبێ خۆ بێسەبەبێکە بێ هۆکارێکی منطقی کە قەنەعات بە خەڵکی کوردستان بکا بڵێ کاکە تۆ ساڵێک کەش ئەم حکومەتە شکست خواردووە، فاشلە، گەندەڵە، دزە وایە کە چەند ساڵە بڕیار هەڵبژاردننی پێشوەختەی بۆ بکەین خۆ ئەبێ مبەرێکیان بینێ بڵێن ئەم حکومەتە ئاوا هەیە با 2 ساڵێکە درێژکەینەوە، با ساڵێککە درێژکەینەوە، لە پایچی درێژیکەینەوە، یعنی تاکەی قەنەعەتمان بە دەنگی خەڵک نەبێت. بەڕێزت ینی باوەڕ دوایە ئەم حزبانەی کە تێبینیان هەیە لەسەر ئەم وادەیە کە دیاری کراوە لەو منتەڵەقەوە داوای دواخستنی هەڵبژاردن دەکەن، باوەڕێن بە دەنگی خەڵک نییانی بەدڵنیان لە دەنگی خەڵکە دەرسن. هەموو حیزبێک ئەزانێت چی کردووە، پندێکی کوردی هەیە، پندێکی کوردی هەیە ئەڵێ چی بچێنی ئەوە ئەدوریتەوە. بۆ یەکێتی ڕاستە من نەمبیستویەکێتی بە ڕسمی داوای دواخستنی هەڵبژاردن بکات، بەڵام ئەوەی کە هەیە بەردەوام کێشەکە ئەوەیە، ینی کە ئەمە ئەڵێنیشێتی بڵێن کامیچێتی
بەردەوام ئەم باڵێنەی ئاشتیخان ڕێی جیاواز ینی زۆرێک لە یەکێتی لەگەڵ ئایانین کام یەشێتی لەگەڵ هەڵبژاردنە کام یەشێتی لەگەڵ هەڵبژاردن نییە ینی احتراما بۆ ئەم برایە ئێمە یەکێکێتیمان هەیە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خاوەنی سیستەم و پرەنسیپ و بەرنامە و ئایدۆلۆژیای تایبەت بەخۆیەتی ئێمە کۆیکێتی نیشتیمانی کوردستان زۆر واسەحە دوێنێ لە بەیاننامەکەی ئەنجومەنی سەرکردایەتیە ئاماژەبەوە کراکە یەکێتی نیشتیمانی کوردستان تەواو ئامادەیە بۆ پرۆسەکە و هیچ ئیشکالێکمان بەڵێ بەڵێ ئەزانم لە بەرما بەیاننامەکەم لەبەرە تەماشا بەیانەکە دەڵێتی سەبارەت بە هەڵبژاردننی کوردستانیش یەکێتی بڕیار و سیاسەتی دیموکراسی ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا دوور لە گومان و نیگەرانەکان ئەنجام بدرێ بۆ ئەنجامدانیشی تەواوی ئامادەکاریەکانی سازداوە بەڵێ ئاشکراشە هەڵبژاردن بۆ حیزب لستەکانە ئەگەر زۆربەی لایەنە سیاسەکان لە ڕێی کۆمسیۆنەوە پەیامی ڕوونی خۆیان بگەێنە سەرۆکایەتی حکوومەت بەڕەسمی حکوومەت پەیامەکە بگەێنێتە پەرلەمان و پەسەندی دواخستنی هەڵبژاردن بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەمە قسێکی زۆر منطقیە ئەمە لە خەمی یەکڕێزی نیشتیمانی و لە خەمی ئەوەیدا کە کوردستان هەمیشە بە ئارامی بمێنێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دوو ڕۆژ نییە دامەزرا بێ حزبێک نییە لە ئەنجامی ناڕزایەتیەک دروست بوو بێ حزبێک نییە بەبێ بەرنامە دروست ببێ خاوەنی ڕوئیای خۆیەتی خاوەنی ئەجەندای خۆیەتی تۆ پێ ئەم جەختکردنەوەی ئێستا یەش پارتی لەم کاتەدا کە نیگەرانی هەیە ینی لەم وادەیە کە دیاری کراوە خزمەت بۆ بکاکە یەشێتی لە ئێستادا ئیشی بۆ دەکا بە قسەی بەڕێزت بێ ئەو ئارامە سیاسی کە بەڕێزت باسی لێوە دەکەی کە لە ئەنجنە یەشێتیداهەیە بەڵێ ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەردەسەر لە دروشمی بۆ ئەم پرۆسەیەش بۆ ئەم هەڵبژاردننی داهاتوو یەکێتی لە دروشمەکانی ئەوەیە بۆ ئارامی ئەنجا هەلی کار ئەنجا خزمەت من حەزەکەم یەک سەرنج بم لەسەر قسەکەت ئێستا پێداگیری پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردن من ناتوانم خوێندنەوەیەکی ڕاست و دروستی بۆ بکەم ئێستا لە بەرەوەی ئێمە زانین بە ئەزمموی ڕابردوومان کە مەسلەی خۆی هەڵبژاردن پرۆسەیەکە کە لە ئەنجامی بەهێزکردنی دیموکراسیەوە لە وڵاتە بەرجەستا بێت لە کاتێکدا تۆ لەو زۆنەی کە برادرانی پارتی حکوومەتیەکان ئێمە دیموکراسیمان نەبینیوە بە مروری زەمن چەندەها پێشێلکاری دیموکراسی هەبووە لە ناوچە ئێستا خێرا ئەوان پێداگیریەکەن ئەم پێداگیریە من ناتوانم خوێندنەوەی بۆ بکەم وەکو کارتێک بەکارهێنرێ ڕەنگە ئەمە خواستی پارتیش بێت لەلایەک لایەنەکان یاخود بە جۆرێکی تر ئامادەکاری بۆ کردبێ و لە 100% مطمئین بێت لە وەزعەکە بەڵام توانێت وەکو کارتێکیش بەکاری بێنێ ئاماژە بۆ بمخوا کە چەند ساڵە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن لەگەڵ پارتیا لە ململانەیەکی سەختدان بەڵام لە ئێستادا ئەتوانێت ئەمە وەکو کارتێک چۆنەڵی ملکەتیان بکار بۆ داواکارەکانی پارتی و یاخود بە هەر هۆکارێک لە هۆکارەکان هاوڕێیان بکار لەگەڵ خۆیان لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەواو جیاوازە لەم بەرنامانەدا وەکو ئاماژەم پێکرد ئێمە ئاگادارین لە کۆڕکۆبوونەوەکانی هەموو شتێکمان ئامادەی بۆ هەڵبژاردن لە داخلبوونی ئەو پرۆسەیە ناترسین لەبەرەوەی ئێمە حیزبێکین خاوەن ڕوئیین و تازەنین لە ئەنجامی هۆکارێک دروست بووین دامەزراوین سیستەممان هەیە و ئەزانین لە کوێدا لە چه قۆناغێکا سەرکەوتون ئەم قۆناغی ئێستا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق خۆی ئەبینێتەوە لە قۆناغێکی تازەتا کە قۆناغی نوێبوونەوە و سەرکەوتنیەتی بۆ ئەم داهاتوو بۆ ئەم هەڵبژاردن زۆر چاکە دوو شتی وروژان دەمەوە لەگەڵ بەڕێزت باس بکەم ئەوەی کە پارتی ئێستا جەخت دەکاتەوە لەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێز لە دووشت بەدەرنێ وەکو کارتی فشار بەکاری بێنێ هەتا لەسەر یەشێتیش دەگوترێ باشە بە تایبەتی ئێستا کە قسەی ئەوە هەیە سەر لە نوێ یەکێتی و پارتی قسەی تازە بکەنەوە لەسەر ینی شێوازی بێکەوە بوونیان لە ئایندەدا ینی یان ڕێکەوتنی استراتیژی نوێ بکەنەوە ینی ئەمە وەکو سازشی بەکاری بێنێ بۆ یەکێتی اینجا ئەو ئامادەکاریانەی کە ڕەنگە لە عالامداشت ببیستی کە پارتی کردوێتی لە ڕێگەی کۆمەڵەشتەوە ینی خۆت حتمما لانیکەم لە فەیسبوکشت دەبیستی کاگە سەرخەڵتۆ لە فەیسبوک کەسێکی سالاشی دەزانیسی دەگوترێت لەبارەی هەندێشتەوە بە ئەمە ورد نەکەینەوە زۆر وەڵام من حەزەکەم وردیکەیتەوە لە بنێمە لە بەرنامە زۆر چاکە زۆر چاکە زۆر چاکە پارتی متهمە بەوەی کە تەزویر دەکا بەڕێز ئەمە وازەحە ینی ئەمە وەکو پرسیار دەکەم پرسیاری خەڵک بۆی دواتر وەکو شتێ لەسەر من یان لەسەر کەناڵەکە زۆر باشە من نامێ کۆمە مجادلەیەکەوە لەگەڵ خانمما کە من شتێک بڵم ئەو جواب باتێ ئەو شتێک بڵم من جوای بمەوە بەڵام ئەنا وەکو تاعن نییە من نەزانم یەک حیزب بێ ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڵام جیاواز ئەوە ناکات تۆ حیزبێک لە حیزبێکی دامەزراوەی خاوەن سەروەری و خەبات پێی بڵێ چەندێکێتی ئەمە ڕەئی جیاواز جیای بران بە منطقی قسە بکەین ئێمە حیزبەکەمان بۆ جۆرە پەروەردەی کردوین لە لایەنگرێکەوە تا
تاوکو مەکتەبی سیاسی و تا سەرکردەکانمان هەریەکە و خاوەن دنیابینی و خاوەن ڕوئیای خۆیەتی ئەمە حیزبی خۆتانە ئەمە جێگەی ڕێزگرتنە ئەمە ئایدۆلۆژیایەکە قسەکان بکەم بۆ نمونە کاک فەرید ئەسەسەر ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبەیە و کەسایەتیی دیاری ئەم حیزبەیە ئەوکە کە ناتوانرێت لەژێر لە زۆنی سەوزا بۆ نمونە سنووق دابنرێ و هەتا وای لێ سەرۆکی حکوومەت جوابی ئاياتەوە لە مقابلی ئەوە بەیاننامەی ئەنجومەنی ناوەندمان هەیە و لە مقابلی ئەوەیە ئێمە ئاگادارین کە تەنانەت کاندیدانی یەکێتی سلفەی یەکەمی ئەوەی کە حملەی هەڵبژاردننی پێ ئەکرێتە ئەو ڕادەیە یەکێتی ئامادەیە بەڵام منەزانم کە ئامادەیە یەکێتی لەبەرەوەی کۆمەڵێک حیزب کە ئۆپۆزیسیۆن بوون ڕێژەی دەنگیان لە هاتنە خوارەوە لەمە ڕێژێکی بەرێکێتیەکرێت کە مستەفی دەبێ ینی من دڵنیامە هۆشتە کورسی یەکێتی بەرەو سەرە ڕوا بەڵام بەو ڕێژەتەوە قوعاتی کە خۆیانەکەن بەو شێوەیەنی ئەوش حملەی هەڵبژاردن و نتیجەکە پێمانەڵێت سەبارەت بە مۆزوعی زۆنی ئێمە دیموکراسی نییە خانم ئەگەر کوشتارێک لە ژێر دەسەڵاتی ئێمە هەبێت لە ژێرم دەسەڵاتەیە دەیان هەیە ئەگەر جارێک ئیهانەی بارەگای حیزبێک کرابێ 50 جار و 100 جار ئیهانەی بارەگای حیزبەکەی ئێمە کراوە تەنها لە ماوەی ئەم ساڵەیە 56 جار تەقە لە بارەگەکانی ئێمە کراوە تەنها لە ماوەی ئەم 3 ساڵەیە 36 جار بارەگەکانی ئێمە سووتێنراوە تەنها لە ماوەی ئەم 2 ساڵەیە زیاتر لە 15 بۆ 20 بارەگامان داخراوە تەنها لە ماوەی ئەم نۆمانگی کە تایین 70 بۆ 80 کادری ئێمە نامەی هەڕەشەی لێکراوە یەکێک لەوانە خۆم لەسەر نووسینی فەیسبوک هەڕەشەیەوە دەکەنەوە پێشتر ئێوە دەست پێشخەر بوون لەو جۆرە کارانە لێ ئەوە فێر بوون ئەتوانین یەکسوتانی بارەگەکانی یەگرت و پێشتر لە باشینان تێنەپەڕێ ئەوە ئێوە لە ململانێکی سەختدان لەگەڵ هەندێک لایانی ئۆپۆزیسیۆن تۆ بۆ ئەمە خیتە ئەستۆی کێتی نیشتیمانی کوردستان لابەلا کەسێک بە هەشتێک بێ دێ هەڕەشە لە کادرێکی پارتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پارێزەکە کرد هەمیشە لەسەر دەست درێژیکردن بۆ سەر بارەگەکانتان باجی ئەوەی نەداوە هەتا زۆر کار دڵی لایەنگرانی خۆی نێشاندووە لەبەر ئەوە ئێوە ینی تۆزێ بە مەنتیق و بە حەقە لەو ڕوانگەی و قسە بکەن کە ئێوە لەژێر سای دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پارێزراون هێزی عسکەری هەموو لایەنەکانی هێزی عسکەری ئەم سنوورەژە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ئاسایشتەوە بە پۆلیسەوە بە پێشمەرگەتەوە بە دژە تیرۆرتەوە ژە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە چۆلەکەیەک لەم شارەیە نافڕێکێتی ئاگای لێ نەبێ 56 جار 50 ڕازنی بۆ پارتی ڕازنیە قبولمە ئەمە بەستێ کاتێک تۆ ماڵی لە شوشەیە پێویست ناکاتەوە بەربگریتە من جیاوازێکە زۆر گەورەیە برام عنی ئەمە جیاوازێکە گەورەتر جیاوازێکە گەورەیە بەرقام ئەزانم بەڵام تۆ لە هەولێرە مامۆسای ئاینیە کوژرێ تیرۆرەکرێ ڕۆژنامەنووس تیرۆرەکرێ چەندەها ڕێکخراو هەیە کە ئێمە کاتی خۆشی کارمان لەسەر کردووە کە بەبێ پاسایی منتقی دەرگای بارگەکانیان داخرێت دادگایی کراون فەرمو پێم بڵێ چێ نارتی سووتان فەرمو پێم بڵێ چێ تەقی لە بارەگەکانی پارتی کرد فەرمو پێم بڵێ چێ حیمایەکەی مام جەلالی لەژێر حیمایەکەی مام جەلالی کوژ واز نەمن بێنە ئەو پارتیا لەوێ وەرە پێم بڵێ چێ خالیدی خولە سووری کوژ هەر لەم ڕۆژانی ڕابردوودا بە ماوەی لەمە پێشکاتی خۆپیشاندانەکان تەنانەت ئازاری ژنانە درا لەوێ کە لە خۆپیشاندانەکانە بوو هەمومان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بیسمان ئێوە هەڵا گەورەی کە کرێ هەر ئەم کەناڵی ئێوە چەندین جار باسی پێشێلکاری کردو من ناڵم لە زۆنی سەوز ئیتر تەواو هەموو شتێک وڵات شامی شەریفە و هیچ شتێک لە ئارادانیە بەڵام تۆ بە مەنتیق و بە ڕێژەی قسە بکەی ئەو پێشێلکاریانی کە لە زۆنی زەردا هەیە نەخێر بە پێچەوانە و بە دەقات لەوێ من جوابی لەبەرەوە چینە مەجادلێکی ئەمە خۆی واقعەکە زۆر قسە هەیە لەسەر ئەوەی کە هێشتا 200,000 ناو هەیە سێریکە با من ئەوە ئەو ناوانە هەندێکیان هی سوزان و کوردانی خۆرئاوان هەندێکیان تەنانە قسەی لەسەرەوەی کوردانی باکوور بن شارەوەژ نییە کە ئەمانە 2000 دەبردرێنەوە سەرچێ کۆمسیۆنێکمان هەیە ناوی کۆمسیۆنی بەهەڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسێ لە هەرێمی کوردستانم کۆمسیۆنە لە پەرلەمانی کوردستانە نوێنەری هەموو لایەنەکانی تێ ئەم 5 لایەنە سەرەکیە 3 کەسی پارتیە 2 کەسی یەکێتیە 2 کەسی گۆڕانە دانەیەکی یەکگرتووە دانەیەکی کۆمەڵە لە 9 کەس 6 کەسی پارتیە لە کۆی پلەباڵاکانی کۆمسیۆن 25 پلێ 9 هی پارتیە 16 هی پارتی سەرۆکی پارتیە جێگەری یەکێتیە بڕیاردەر هی یەگرتووە وتەبێژی کۆمەڵە سەرۆکی دەستەی کارژێڕی کە وەکو سەرۆکی حکوومەت وایە لای گۆڕانە باشە ئەم کۆمسیۆنە بەیەکەوە پاکسازیان کردووە لە تۆماری دەنگدەرانە 250,000 ناو سەر کراوە
ئەم 250,000 ناوە بە ناوی دووبارەوە بۆی کە گومانی لەسەرە بۆی کە تەمەنی لە 90 ساڵ بەرەو سەرەوەیە لەم 250,000 کەسە تەنها 7,411 کەس گەڕاوەتەوە کەواتە 179,500 بەڵام هێشتا دەگوترێت 200,000 کەسی تر هەیە کە هەویە بۆ دروستکراوە کە هەوێ بە چوزان فەرمی بەعی بۆ دروستکراوە زۆر چاکە ئەم قسانە هەن لە ئەعلامدا هەیە ئەعلام چییە من قسەی کۆمیسیۆن وەرەگرم بڕیاردەری کۆمیسیۆن کە یەکگرتووە ئەڵێ چی ئەڵێ تۆماری دەنگدەرانی هەرێم باشترین تۆمارە لە مێژووی کوردستان و عێراق ئەمە من ناڵێم لەنەوە کەسی کۆمیسیۆن شەشی لایەنەکانی کێ ئەو لایەنانی کە ناڕازین ئەمان ئەم تۆماریان بۆ من دروست کردووە هەر خەلەلێکە بێ ئەمانە هەر شتێکی تەزویریش بکرێت لە ڕێگەی ئەمە دەگوترێت پارتیش وەکو حزبەکانی تر لە ڕاستیدا لەگەڵ دواخستنی ینی هەڵبژاردن بەڵام دەیەوێ بیکا بە وەرەقەیەکی مساوەمە لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکێتی لەگەڵ ئەوانەی کە پێیان باشە ینی هەڵبژاردن دوا بخرێ بەوادری ئەوەش هەیە بەوادری ئەوەش هەیە ینی دواخستنی عینی ئەو هەڵمەدی هەڵبژاردنەکان کە دەگوترێت بە تەفاهم بۆ لە نێوان پارتی و گۆڕان ینی خۆی بەڵگەیە لەسەرەوە باشە داوای هەفتەیەک دواخستنی بانگەشەکە ئەڵێ ئامادە نیم هیچێکە وەکو حیزبێکی کوردستانی بام هەفتەیەش بخینە بەردەستیان با خۆیان ئامادە بکەن یعنی قسەکە لەسەرەوەی ئێمە بیانووی هەموو لایەک ئەبڕین لەبەرەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەن ئەم حکومەتە فاش لە گەندەڵە فلانە کۆتایی پێبێن حکومەتی جوانی ئاشتیخان من هاوڕام بۆ ئەوە بەڵام ئەگەر هاوڕانی فەرمووی من ئەمە بچینەوە سەر ئەساسی واقعەکەم مجادلەی بینی پارتی و یەکێتی و گۆڕان و حزبێکی کەلابەرین ئێمە لەسەر ئەساسی مۆزوعەکە قسە بکەین پێم باشە بۆی کە بینەرانی ئێوە هەموو لایەک بە چاوڕوونیەکی هەبێ مەسەلەی هەڵبژاردن و باسمان کرد یەکێک لە بنەماسەرەکانی دموکراسی لە هەموو حاڵەتێکدا کردنی هەڵبژاردن هەرە خراپە ئەگەرەکانی و بەو ئەجوایی کە ئەوان ئەڵێن خراپە کردنی باشتر لە نەکردنی ئەمە قسەی من نییە بەتەنیا قسەی کۆمەڵێک سیاسەتمەدار و کۆمەڵی خەڵکی تەنانەت لەم دۆخە شێواوی ئێستاشدا بەڵێ کە سیاست لە نێوان حیزبە سیاسی کوردیەکان بە خۆ دەزاری ینی چۆنە پەیوەندی نێوان هێزە سیاسەکان چۆنە دیدی هێزە سیاسەکان بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە خۆ دەزانی ینی چۆنە بینی بەو حاڵەشۆ هێشتا هەڵبژاردنەکە بکرێ باشترە هەڵبژاردن بە هەموو حاڵەتەکان کردنی باشترە لە نەکردنی لەبەرەوەی ئیجابیاتی هەیە جایەکی لە ئیجابیاتەکانی ئەوەیە تۆ متمانەت لە لای دەسەڵاتە ئۆپۆزیسیۆنە باب ئەوشم بیر نەچێ قسەیەک بیکەم ئەویش کەوێت جێگەی نیگەرانیە تۆ لە وڵاتێکە لە هەموو دنیادا هەمیشە ئۆپۆزیسیۆن پێداگریەکە لەسەرەوەی کە هەڵبژاردن بکرێت ینی بە پێچەوانی دەسەڵاتەوە بینین ئێستا عدالەکە تقریبان عکس بۆتەوە ئایا چەنی سیاسەتە بەکارێک کە داواکرێ بکرێ یان چەنی حقیقەتە کە داواکرێ بکرێ ئەمە عکس بۆتەوە ئێستا ئۆپۆزیسیۆن داواکە کە هەڵبژاردن دوا بخرێ بەڵێ بە بەشێکە خۆی چوارلایەنەکەش بەعام لە ڕۆژانی ڕابردووە بە یەکێک وەزم بەرپرسان بناوی چوارلایەنەکە و قسەی کرد یان ئەوتا بایکۆتی پرۆسەکەکەن یان ئەوە تا بایکۆتی پرۆسەکەکەن یان ئەوە تا من پێم سەیرە دواخستنی ئەم پاساوانەی کە هێنرێتەوانێ لە کاتێکا تۆ متمانەت بەخۆتە بێ ئەو دروشمانی لە ڕابردوو تا بەرز کردوتەوە کارت بۆ کردووە تا سەرکەوتوو بوویتیایەوە و خۆت ئەڵەی نەزیه و پاک و بێ گەندەڵی بووی ئێستا لە چی ئەترسی بۆ نایتە پرۆسەیەکی واوە ینی تۆ بۆ ئەم حەق نادەیتەوە بە خەڵکی کوردستان بە دەنگدەرەکانی خۆت کە جاری کە بێن ئەمە قسەی نەک پارتی ئەمە قسە ڕاستەکەیە ئەمە ئەو قسەیە لە چوارچەوەیە کە من پارتی مێکیەتیم گۆڕانم ئیسلامی حزبێکی کەم ئەمە قسە ئامەکەیە و حقیقەتە ئەبێ لە پشتی ئەمە هەمیشە لە سیاسەتە شتی وارد زۆر هەیە من ئەتوانم بەس وەکو یەکێتی قسە بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە یعنی بەبێ چەند و چوون ئامادەین بۆم پرۆسەیە لە بەرچاوگرتنی تۆماری دەنگدەران پاکردنەوەی تۆماری دەنگدەران هەیە لەسەر بێگومانی ئێمەش تێبینیمان هەیە ئێمەش لە هەندێ سنوور و هەندێ شار هەیە کاڵێن دەنگی مردوو هێشتا هەیە و تۆماری دەنگدەران پاگنیە و کۆمەڵێ ڕێکاری تری ناتەندروستەیە بەڵام ئێمە بە هەموو حاڵەتەکان لە خراپترین ئەگەردا یەکێتی نیشتیمانی کوردستان تەواو ئامادەیە بۆ ئەم پرۆسەیە و خۆی ئامادە کردووە و تەنها ئەو ماوە بڕیار بدەن داخلی پرۆسەکە ببین زۆر چاکە زۆر چاکە ساڵی ڕابردوو زۆر ئاسایی بوو ینی هەڵبژاردنی پەرلەمان دوا بخرێ پەرلەمان ساڵێکی تر تەمەنی درێژ بکرێتەوە و هیچ لە عرادا نەبوو ینی ئەوەی پێدەوترە دیموکراسی و ڕیسواکردنی دیموکراسی و پێشلکردنی ئیرادە و دەنجی خەڵک ینی ئەمە لە ئارادا نەبوو بۆچی ئێستا کە هەندێک هەسەن داوای دواخستنی پەرلەمان دەکەن یعنی ئەم بابەتە بەم شێوەیە ینی وەسف دەکرێت کە ئەمە ئەتکردنی دیموکراسی ئەمە پێشلکردنی چوزانم دەنگ و ئیرادەی خەڵکە ینی بۆچی وەکو ساڵی ڕابردوو ینی
بە نەفەسێکی کراوەتر ئەمە قوبڵ ناکەون و وەری ناگرن. کاک شۆڕش ساڵی ڕابردوو پرۆسەیەکی گەورەمان لە بەردەسا بووناوی ڕێفراندۆم بوو دێمەکراتەوە کۆتایی لە کاردانەوەی ئەوەیە ئێمە کۆمەڵێک حدودەکانمان لێداخرا تووشی کۆمەڵێکان ڕەشە بووین و باری ئابووریمان تێک چوو بوو سایکۆلۆژیای خەڵک تەقبولی ئەوەی نە ئێستاوانی ئێستا لە دوای هەڵبژارنەکانی دوانزەی ئایار بە هەمان شێوە حاڵەتێک لە تەشەحون و لە دڵگەرمیە لە نێوان لە ناو شەقامی کوردی خۆ دەگەر حتمما لەناو شەقامدا دەژی بەڵام هیچ کاتێک حتا لە ناو هێزە سیاسیەکان بە ئاشکراستی پێ دەکرێت سیاسەکانی کورد بەقەدەر ئێستا یەکدەنگ و یەک هەڵوێست و جوامێرانە نەبوون سیرکە لە بەغا دوو کوتە ئاوە چاوەڕێیەکە چاوەڕێی کوردەکە هەموو لایەنە کوردەکان جگە لە هێزینەوەی نوێ کە چوار کورسیانی خوانێک لای کردوەوە بۆ حیزبێک هەموو ئەو ناکۆچیانی کە لە کوردستانە هەمانان بە ڕەخمی ئەوەی کە ئێمە لە هەڵبژاردننی پێشوە چوار لایەنمان هەیە کە گلەی و گازەندەیەکی زۆریان هەیە ئێمە وەکو پارتی لە سلێمانی گلێ و گازەندەمان هەیە لە کۆی پرۆسەکە هەمان بووە بەڵام زۆر بە یەکگرتووی زۆر بە کوردانە لەوێ چاوەڕێکن چیە داخوازیەکانی کورد لە هەموو کاتێک ئێستادا ئەگەر ئەو نیگەرانیانی کە هی هەندێک هێست لە بەرچاو نەژیرێن بۆ سینۆ تۆ تەسەوڕ ناکەی لە ماوەکانی داهاتوو ئەوی ڕێک ڕێزێکە بەڕێزت دڵت پێ خۆشیانی چوزانم لە بەغدا لەژێر کاریگەری ئەمەدا بلەرزێ باشە ئەی ئەگەر ئێمە ئەستا ئەمەیان بۆ بکەین وا گریمان ئەڵێ 6 مانگی کە دوایخین یەک ساڵی کە دوایخین ئەی چ زەمان هەیە جاریشکە داوای دواخستنیەکەنەوە ئەوە جارێک جاوایان کرد بۆمانکردن ئەم جارش بووە زەمان چییە؟ یعنی بەلای تۆ شتێکی پیرۆزە نەنا پیرۆزی نییە کاکە پرۆسەیەکە ئەم حکومەتە 5 ساڵە بەردەوامە واسوەتە مێشکی خەڵکی ئێمە کەم حکومەتە گەندەڵە خراپە ناتوانێت ئیدارەی ئەم خەڵکە بکات ئەبێ هەڵبژاردننی پێشوەختەی بۆ بکرێت بە چەپڵە نانەوت حکومەت شەقی قابیلەکە لە بەردەرکی سەرایە هەموو خۆپشاندانەکانەوە نەبووە بێم حکومەتە بڕوان کورسیەوە ئەمەوە ئەم وەزیرەوە فڵانوە نێژیروان بارزانی وەقوبات تاڵەبانیوە ئەدەی فەرمووی هەڵبژاردنە کاکە کێشەکە ئەوەیە ئەمانە لە دەنگی خۆیانە ترسن ینی تۆ ئەوێ کاتێکی بیتێ بۆی بەشکم بتوانێت خەڵکی خۆی ئاش بکاتەوە ئەو کاتە دەگوترێت بەفعلی هەندێک هێسن لە دەنگی خۆیان دەترسن دەگوترێت هەریەک لە بزوتنەوەی گۆڕان حتا یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەوە دەترسن بە تایبەتی یەکێتی ینی زۆر قسە لەسەرەوەی کە ئەو دەنگە نەهێنێتەوە کە لە 12 حوزەی ئایار ینی لە پەرلەمانی عراق هێناوێتی بۆیە ینی عدەم تەحەمبوسێک لە یەکێتیەوە هەستی پێ دەکرێت هەرچەند بە پێچوانەوە کاکشۆڕژ ئێمە خۆمان لەناو ئۆرگانەکانی خۆمانین و ئاگاداری ئەو سەرژمێریارە و ئەو بەداداچوونانین کە ئەکرێت لە هەموو کاتێک ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا لە هەموو قۆناغەکانی کە باشترە خەڵکەکەی لایەنگرانی دۆستانی بەرەوپیری ئەچن ئەزانن کە ئەوەی کە لەم زۆنەدا هەوڵ درایکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بکرێت کوردستانی پێ لاوازکرا ئەمە ئەزانین لە ماوەی ڕابردوودا هەموو قەیرانی کە ڕوبەڕووی کوردستان بووانێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخێکی باشترا بووە هەڵبەتە عەدەلەکە بە جۆرێکی ترە بوو ئەمە واقعێکە و لە گۆڕپانی سیاسی هەرمی کوردستاندا بوونی هەیە ئەمە تەنها قسەیەک نییە ئێمە فڕێ بدەین لە خۆمانەوانێ من حەزەکەم ئاماژە بە شتێکی تر بکەم بەڕێزیان باسی هەندێ شتی کرد ئەو منیوالێ کرد کە بەشی دووەمی بەیاننامەکەت وەڵام بدەمەوە بەیاننامەکە ئەنجومەنی سەرکردایەتی کەوتت لە خەدڕەجعی داناوە خەدڕەجع نییە ئەو ئەگەری کە بەڕێزت باس کرد ئەگەر کاتێکا لێرە ڕێک نەکەون ئەگەری ئەوەی هەیە لە بەغداش کورد ئەم یەکگرتووی بلەرزێ بکەوێتە خەتەرەوە بێگومانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەشی لەبەرچاو گرتووە لە پێناو ئەوەی کە یەکڕێزی لە هەرێمی کوردستاندا لە ناوخۆدا تێک نەچێ ئامادەیە بۆ ئەوەی گرهات و بە کۆ دەنگ هەموو حزبە سیاسەکان لەگەڵ ئەو بوون ئەم پرۆسەیە دوا بخرێت ئەویش بەڵامبەرپی یاسای هەڵبژاردن کە دوای ئەوە چێتە پەرلەمانەوە هەموارەکرێتەوە حکومە جارێکە بڕی برادرانی پارتی حساب بۆ ئەمە ناکەن وەکو چۆن ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان حساب بۆ ئەمە ناکەن من ئەتوانم ناتوانم وەکو پارتی هیچ قسەیە بکەم بەڵام ئەتوانم ئەزانی چۆنە پارتی دموکراتی کوردستان هەمیشە خاوەن هێز سەرەکیەکە بووە لە هەرێمی کوردستانە جام هێزی چۆن بەدەستهێناوە بەتایبەت لەم چەند ساڵی ئەخیرا و دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن و دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی ململانی زۆر بوو لەم زۆنەیە ئەو لەوێەوە خۆی کۆکردەوانێ و کۆمەڵی دەسەڵاتی تری گرتە دەست ینی بێباکە لە هەندێک شت بەڵام بە پێچەوانەوە لە بەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە خاوەنی ئەو ڕێبازەیە کە هەمیشە هەڵقوڵاوی ناو خەڵک بووە خەمی خەڵکی لە کۆڵناوە ئەمە زیادە نییە ئەمە حەقیقەتە حەزەکەم ئاماژە بێ قسەی کە بکەم لە ڕۆژانی ڕابردوو پێش ئەوەی
ئەوەی کە ئەم تەنها وتی بوو مەسلەی دواخستنی پرۆسی هەڵبژاردن هێشتا نەبوو بە فەرمی ئەم قسە و باسی لێ نەکەوتبووە. بەڕێز قوات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت لە چاپێککەوتنێکە باسی لەوە کرد کە هەموو لایەنەکان لەگەڵ ئەوەدان کە هەڵبژاردن دوا بکەوێت، بەڵام ئەوەیە جورئەتی ئەوە نیە ناوێرن کە بە ئاشکرا باس لەمە بکەن. قسەکەی هاتە دی ئەوە ڕاست دەرچوو ئەو لایەنانەی ئەو لە ئەمە باسی پارتیمان کرد لە ڕوانگەوە. هیوادارم پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجامی بڕوابوون بە پرۆسە دیموکراسیەکە، لە ئەنجامی بڕوابوون بە دەنگدان و بە پارتی لەو مەتەڵەقەوە ئەزانی هەرکەس حەقی خۆیەتی، بەڵێ هەرکەس حەقی خۆیەتی. تۆ بێ ڕێی من قبول کە من ڕێی تۆ قبولەکەم لەسەر هەندێک حاڵەت. من ڕێی من بۆ جۆرەیە کە من ناتوانم قەنەعەت بۆ بکەم کە پارتی دیموکراسی کوردستان حزبێکی ئەو پاشگری کە هەڵی گرتووە دیموکراتی حزبێکەوە ئەتوانێت پیادی دیموکراسی بکە لە هەرێمی کوردستاندا. لەبەرەوەی مە چەندەها ساڵە چەندەها شتمان ئەزمون کردو، چەندەها تاڵاومان چەشتووە بەهۆی پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گە حزبێکی دیموکراسی بووە هەموو دنیا هاواری کرد تکایە ڕێفراندۆم مەکەن. ڕێفراندۆم کرا هەمومان دوای کەوتین، حزبەکەی تۆ حزبەکەی هەموو حزبەکان دوای کەوتن لەبەرەوەی نەچێتە بابی ئەوەی کە مەخیانەتێکی نیشتیمانیە کە ئەمە تۆ دوجار پرۆسیستەر بەخۆیی ئەمە تەنها خواستی حزب و لایەنەگەنیە، مەخواستی هەمومانە لە سەرای بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە دروست بووە بۆ هەمان ئامانج دروست بووە. لایەنەکان هەمووی دوای کەوتن مەسەلە دواکەوتنی ئەو نیە، مەسەلە دواکەوتنی ئەو ئامانجەیە کە لە ذهن و لە ناخی هەموو تاکێکی کووردا هەیە کە ئەوێ دەوڵەتێکی سەربەخۆی هەبێت. بەڵام ئێمە قسەمان لەسەر تەوقیت و لەسەر میکانیزمەکەی هەبوو لەبەرەوەی ڕەچاوی مەسەلە دیموکراسیەکە و احترامی ڕەکانی کە نەگرا و احترامی بارودۆخەکە و احترامی برسێتی خەڵک و چوزانم یەگەڕیزی و ئەو ماڵوێرانی کە بە دوای خۆی داهێنا نەگیرە ئێمە کەوتینە بارودۆخەی کە تا ئێستا ئێمە باجەکەی دەین. بەڵام هیوادارم بۆ لەمە دووە هەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی و هەموو حزبەکانی ئۆپۆزیسیۆن بەخۆیان دابچنەوە بزان ئێمە لە بەردەم چه ئەگەرێکی مەترسی داین لە ئێستادا لە تورکیا ئەگەر ئاگادار بن ئەو قەشە ئەمریکی کە گیراوە لە ئێستادا دادوەرەکەی داواکاری گشتێکە گۆڕاوە لە ئەگەری ئەوە هەیە کە ئەمریکا و تورکیا ژێر بەژێر ڕێکەوتنێک هەبێت لەلایەک مەسەلەی ئێران و ئەمریکا هەیە کۆمەڵێ پرسی گرنگ هەیە لە ناوچەکە، کۆمەڵێ پرسی گرنگ هەیە لە ناوچەکە جگە لەوە بارودۆخی عێراق ئەبینین ئێستا لە بەسڕە چ هەرایەکە خەڵک داوای حەقی خۆیەکە داوای مافی خۆیەکە، پێکهێنانی حکوومەتی عێراقی دواکەوتووە، پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دواکەوتووە، کۆمەڵێ پرسی زۆر گرنگ هەیە پێویستە کورد زۆر چاوەکراوەتر بێلەوە وەکو ئەمرای ئەماژەی پێکرد لە ئێستادا کورد ئەگەر بۆ یەکێ بمێنێتەوانێت لە بەغدا ئەتوانێت زۆر باشە. من لەناو قسەکانی ئاشتیخان من شتێک دەردێنم دەیکەم بە پرسیار کاگەیە سەرخێڵ ساڵی پار بەشی هەرە زۆری حیزبەکان تکاو ڕزای زۆریان لە پارتی دیموکراتی کوردستان کرد کە ڕێفراندۆمەکە نەکەن بێشێتی نیشتیمانی کوردستانیشەوە وازەح بوو، یعنی دیار بوو ڕوون واشکرا بوو، بەڵام دوجار هەمویان ئەگەر لە لەحزەی کۆتاییشدا بوو بێ دوای پارتی کەوتن بۆ ڕێفراندۆمەکە. پارتی بە کورتی بەشێکی هێزەکانی ناچار کرد لە ڕێفراندۆمدا دەنگ بە بەڵێ بدەن بۆ ڕێفراندۆم بۆ دوایش نەتیجەی ئەمەمان بینی بە تایبەتی لە 16 ئۆکتۆبەر. ئێستا هەز ناکەی دوای ساڵێک لەمە پارتی هەمان ئەم تەجروبە تاڵە دووبارە دەکاتەوە لەگەڵ ئەو هێزانە. وازەحە بە شاراوە نەبێ کۆمەڵێک هێز هەند داوا دەکەن پێیان باشە لە ئێستادا ئەم هەڵبژارنە دوا بخرێ، بەڵام پارتی وەکو ساڵی پار عینادی دەکا، یعنی ناترسن لەوە ڕووداوێشتر ینی لە نەتیجەی ئەم بێمبالاتی ئێوە ئەو بەباچی ئێوە ینی سەر لە نوێ ڕووداتەوە زیاتر بچووکتان کاتەوە. با من بەڕی زوابی هەمووی بمەوە خانم قسەی زۆر کرد لەگەڵ پرسیارەکانی تۆ بە زوابی هەڵبمەوە. پێش هەموو شتێک پارتی بێباگ نییە، پارتی تاکە حیزبی کوردستانە کە منەتی هەموو شتێک هەڵەگرێت. ئەوها تاکە حیزبی بەڵگە ئێستا بۆ دەسەرمێنە تاکە حیزبی کوردستانە لە پێناوی یەکریزی کووردە، لە پێناوی دروست نەبوونی شەڕا، لە پێناوی ئەوەی کە ئێمە یەکگرتوو بین باجی زۆر گەورەی داوە. بنمونە داخستنی دەرگای پەرلەمان کە نێوماڵی کوردی وێران کرد، بنمونە ڕێفراندۆمەکە کە هەموو حیزبە کوردیەکان وتیان مەیکە کاک مەسعود فەرموو من وەکو ویستم هاوکاری دکەم لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی کوردستانە کرد. پارتی پەنجاویە کورسی هێنەی یەکێتی 49 کورسی دیار بۆم 50 کورسە چۆن هاتووە یەکێتیش بە هەماشەوە 49 خۆیان یعنی خۆیان قسەی خۆیان یعنی بگەڕێنەوە بۆ قسەکانی مام جەلال بوونم سەوت و سوورە هەیە یعنی چۆن باز لەوە هەموو تەزویرە دەکا کە
بنمونە لە دهۆ کراوە تیکی تەزویری نەکردو تا ئەمە وێژێتی ڕاستە بەڕێزە من باسی ئەوەش دەکەم کەواتە بۆ کۆمەڵی ئیسلامی بە وزوتنەوەی گۆڕان بۆ حزبەکانی کە ڕاستە چونکە هەر یەکی منی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێم بەڕێزی وەکو پارتی دموکراتی لە تەزویر کراوە من وەکو یەکێتی ئەڵێم تەزویر کراوە بۆ ئەوەی کە شتەکان وەکو خۆی بڕوا کاکە ناتوانین ئێمە بینەر چاواشە بکەین لە هەندێک شتا یەک دنیا قسەی ناڕاستێکرد من پێم نەبڕی بەتەسەوری تۆ ناڕاستە لە ساڵی 1992 هەڵبژاردن کراوە پەنجاویە کورسی هێناوە یەکێتی 49 کورسی هێناوە بەو کەڵەگایەکی یەکێتی کردنەوە 50 لەبەرەوەی شەڕی ناوخۆ دروست نەبێ هێشتا شەڕی ناوخۆیان دروست کرد لە دوای شەڕی ناوخۆ هاتینەوە حکومەتمان تەشکیل کردەوە یەکێتی بە 18 کورسیەوە هات بەشداری حکومەتی کرد جێگری سەرۆکی حکومەت و چوار 5 وەزیرم ماوە تێ بەس دەبرەوە یەک ڕێزی کورتێک نەچێ خێرتان بێشێتی کردووە نا خێر نییە لەبەر ئەوەی تەرازوی بۆ ئێوە ڕاگرتەوە بەڕێزم لە هەرێمی کوردستان ینی لەبەر بە حەقی خۆی چەند کورسی هەیە 18 کورسی هەیە چەند وەزیری جوگرافیای هەیە یەکێتی بەڕێزم مێژووی دەکەواتە کەڵەگایە بۆ ئێوە کەڵگای ناکەن لە دوو لە شوێنەکانی بە حەقی خۆم دەنگەهێنم ئێستا نمونەی ئەمەشە بۆ هێنمەوە کاکە ڕێگە بەبا من تەواوی کەم قسەکانم لەبەر ئەوەی یەک ریزی کورد یەک نەچێت جێگری سەرۆکی پەرلەمان حەقی خۆمان بوو یامان بە زوتنەوەی گۆڕان هەموو حەقیەوەیە کاکە هێزی یەکەمین لە کوردستانە یعنی بەسی 8 کورسی کاکە ئەی چزانم 68 کورسەکەی تر بەڕێزم من باسی پەرلەمانی عراقەکەم جێگری سەرۆکی پەرلەمان مانیاوە بزوتنەوەی گۆڕان لەوێ چەند کورسیمان هەیە هێزی یەکەمی کوردستانین کاکە ئێستا بۆچی جێگری پەرلەمانتانداوە بە بزوتنەوەی گۆڕان لە 370 کورسی پەرلەمانی عێراقی بە چەند کورسی بوون گۆڕان چەند کورسی هەبوو من چەند کورسیم هەبووە من 28 کورسیم هەبوو گۆڕان چەند کورسی هەبووە زۆر چاک پۆستە سیادەکەی پارتی پۆست دراوە بێگرتو لەسەر حسابی من سەرۆک کۆمار دراوە بە یەکێتی لەسەر حسابی من زۆر چاکە وڵای پرسیارەکەی من ئێمە خۆ لێرە پاق نافرۆشین ئەتو چەند کورسی هەیە ئەزانی چەند کورسی هەیە زەحمە نەبێت جواب پرسیارم بەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک کورسی هەبێ 50 کورسی هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستانە حەزەکەم ئەو باش بزانین کاک شۆڕش کەڵەگای نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە پارتی ئێستا بۆ هێزەوە نابوو لە سنووری خۆیدا بتوانێت ئەو بکات ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لێرم معادلەکەی ڕاگرتووە پارتی لێ توانێت بە ئارەزوی خۆی تەراتێ بکات کاک شۆڕشی وادارم بەرنامەکە بە ئاقارێکە بەری ئێمە داواکەین کە ئەگەڕێزی پارێزین داوا لەسەر کردەکانمانەکەین لەسەر هێزی گفتوگۆ کۆبوونەوە ناکرێت تۆ لێرە کادرێکی هێنی بەو جۆرە هێرشکاتە سەر حزبەکەی من ئەگەر بەو جۆرە با بەرنامەکە بەجێبێڵین لەبەرەوە هیوادارم یەگەڕێزی پارێزین قسەکانی خۆتان هیوادارم کە یەگەڕێزی پارێزین زۆر چاک کۆمەڵە پرسیاری دیاریکراوم لەلایەن لێتانی دەکەم ئێوەش لە منتەڵەقی هەستکردن بە بەرپرسیاریەتی هاتووتان دوو کاتری دیاری ئەم حیزبەکەی خۆتان وەڵام دەنەوە لەو دقەی مەسعود بارزانی لە کۆیە بڕیاریە بە هەڵبژاردن حق بین بە خەڵک حکومت بۆ خۆی دیاری بکە لەو دقەیەوە ئێمە هەموو کاتێک بێمنەتین لە هەڵبژاردن و لە هەموو هەڵبژاردنێک شابراوی یەکەم بووین و بەم شێوازەی کە ئێمە کاری لەسەرەکەین بەم سیستەماتیکی کە ئێمە کاری لەسەرەکەین بە دڵنیایی پێدەڵم هەتا 50 ساڵیکە ئێمە لە هەڵبژاردنەکانی کوردستانە یەکەمین لەبەرچی لەبەرەوەی ئەو هێستان هەیە ئاوتان هەیە هەندێک وەسایلتان هەیە کە لەوانی ئاسانکاریتان بۆ بکە بۆ هەندێشت وەکو هەندێک کەس لە ئێستا بۆ باسی تەزویرە هەر بۆکەمەوە 3000 باسی کەم پێ بڕیم لەبەرەوەی ئێمە خزمەتەکەین من لە سلێمانیە ئەبێ ڕازی بم جادەی 6 مەترین بۆ قیر بکەنەوە لە هەولێرە بە 120 مەتری ڕازی نین تەوقعاتی گەنجی هەولێری گەشتەوە بێ زادی 150 مەتری بۆ دروست ئاوە بەڕێز بە هەفتە بێ ئاو دەبێت چاوەڕاستەکەم پایتەختی هەولێر بێ ئاو دەبێت لە کاتێکدا زی گەورە ئاوەکەی چەند کیلۆمەترێک لە هەولێرەوە دوورە حدودی ئیبراهیم خەلیل ئەڵێی بە فەرش ڕاخراوە ئەچی بۆ باشما خویتەوە تفو نەحلەتی ئەو حکومەتاکە کە ناتوانێت 1000 مەتر جادە قیر بکات پرسیارن حکومەتی هەرم لێ لە ماوەی 6 مانگە 10 ملیۆن دلار داهاتی باشماخە بڕۆ سێری جادەکەی ئەمە دەچێتەوە خەزانەی حکومەت دەچێتەوە وەزارەتی دارایی ئەمەم خەرە باسی داهات و باسی مەسەلەی ئابووری سەربەخۆ و فرۆشتنینەوە لەبەرەوە ئێمە هەمومان نزانین ئەم کەیسە ئەگەر بین قسە بکەین بە ڕاشکاوی بەسەر چ لایەنێکا ساغە بێتەوە تکا باسی کەڵەگای و باسی هەندێک شت مەکە لەبەرەوەی سەرۆکەکەی تۆ بە نایاسایی بۆ چەندین ساڵ بۆ چەندین دەورە لەسەر کورسی سەرۆکایەتی ماوە بۆ بە تەکلیفی ئێمە کاکە لەبەرەوەی ئێمە ڕازی بین بۆی وەسعی کوردستان
کوردستان تێک نەچێت تۆ شتەکان ئەو هەموو باجەیەتی نیشتیمانی کوردستان داوێتی لە پێناوی ئارامی کوردستان لە پێناوی لەگەڵ پارتیە ئیتیفاقی استراتیجی بەردەوام بێ ئێستا تۆ بێمنەتیەکەی لەبەرەوە پێوەتی ناو معادلانەوە منیش قسەم زۆر لەسەر دۆڕان قبول ناکە نیشێتی دۆڕان قبول ناکە لە نەوەتویەکەوە هەتا ئێستا ئەدۆڕێن و قبولی ناکەن کاکەتی بەچی لۆژیکێک ئەڵەیەکێتی دۆڕان خەڵک سلێمانی دەنگی پێنایەوە چۆن دەنگی من خۆم کاندیدم گەورەترین سەر هەر شار و شارەکەی سازە پۆشە ئەزانی بە خەڵک ڕێزی داناوە تێگەیشت لەوەی هیچ حیزبێکی تۆ لە حەویجە دەنگهێناوە لە ڕیاض دەنگهێناوە تۆ لە ناحەجی شعبیات دەنگهێناوە ئەماژە بێکشت کەم مۆزوعەکەی کردوانێ ئێمە هەر شار و شارچکەیەکی هەرمی کوردستان ڕۆشتوین سەوزی پۆشیوە بۆچی وا بۆ لەبەرەوەی خەڵک ئەزمموی حیزبەکانی تری کرد لە زۆنی سەوزە زانی تاکە حزب کە زامنی ژیانیان بکە زامنی خزمەتیان بکە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕەنگە زۆرینەی کادرەکانی کێتیان لایەنگرانیان خەڵک ئەوانەی کە دەنگی خۆڵەمێشی بوون لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لایەندا بێ بەلای لایەنێکی ترا لەم زۆنەدا بێ یاخود لە هەر شوێنێکی تر بێ بەڵام دوجار گەشتنەوە ڕاستی کە بەهێزکردنەوەی کێتی بەهێزکردنەوەی خودی خۆیانە لەبەرەوە تکایە جارێک کە ئەڵێم بانەچینە سەر هەندێک مناقەشاتی تایبەت کە ئێمە لە کاتێکە وەکو ڕۆژنامەنووسان وەکو چالاکوانان وەکو سیاسیەکان داواکەین لەگە ڕیزیم نێوماڵی کورد پارێزە دۆخەکە هەستیارە چونکە منیش قسەم زۆرە لەسەر ئەمانە لەسەر پارتی دموکراتی کوردستان لەسەر حیزبەکانی تر هەر یەکەمان بە ڕوئیای خۆی لە بەرژەوەندی خەڵک کارەکە بەڵام ئەمە منطق و ئەزمون و ئەمەش خەڵک شایەتیت بۆ ئەدا نەک من بێم لێرە عەرزی عەزەڵاتکەم بڵێم من وام کرد کاکە خۆ ئەمە شتەکان وازەحە ئەزانین ینی هەندێک شت هەیە تۆ بتوانی لەوانەیە هەندێک خەڵک چاواشە بکەی بەس ناتوانانی من چاواشە بکەی هەتا خەڵکی ئێستا زۆر وشیارترە لەوەی کە من دانیشم قسەیەکی بۆ کەم بڕوا بە من بکە ئەو خۆی واقعەکە ئەبینێ خۆی ئەزانێ کە هەرێمی کوردستان کەی بەم ئاقارەدا تێپەڕێک ئەو کاتی کە بانگەشەی ئەوە کرا کە بەهەشتان بۆ دروست دەکەین و کوردستانتان بۆکەین بە دووبەی و ئابووری سەربەخۆیان ڕاگەیاندوک دوجار ئابووری سەربەخۆ ئیتیفاقی نەوت و پەنجا نازانم چی و ئەمانە هەمووی کرایە گیرفانی هەمووی خرایە ناو باقەکانی ئەوروپا و چۆکیۆ و مناڵ و کەسوکار و حزب ئەمانە هەمووی وازەحە لەبەر ئەوە تکایە با نەگەینە ئەو مناقەشەیە کە تۆ بە حزبەکەی من بڵێ کە لەگاو خۆدا شامی شەریفدانی حزبەکەی من حزبێکە خاوەن مێژووە خاوەن سەروەریە خاوەن خەڵکە تۆش بڵێ میوا بڵێم من ڕێز لە تۆ ئەگەرم وەکو حزبەکە تۆش دەبێ مەفروزە لەسەر واجبتە کە ڕێز لە حزبەکەی من گری هەندێک مستەڵەحەیە بەکاری نەهێنین زۆر چاکە ئاشتی خان قسەیەوە هەیە کە هەندێک هێز لە ئەم هەڵبژارنە لەوە دەترسێت کە پارتی دیموکراتی کوردستان لە نەتیجەی ئەم هەموو خزمەتێکە کردوێتی ئەم هەموو دەستکەوتێک کە هەیەی ببێ بە دەنجی یەکەم و تەنانەت ینی ترسی ئەوە هەیە لای هەندێک هێز کە پارتی ینی ئەغلبی ئێشی سادە بەدەست بهێنێ کە توانای ئەوەی هەبێ کە بە تەنیا حکومەت پێک بهێنێ بەڕێزت لەو بارەوە دەڵێ چیانی ئەوە دوجارەوە ئیرادی خەڵکەوە خەڵکە زانێت کە کێ خزمەتی کردووە خەڵکە زانێت کە دەنگەدا بەکێ ئەگەر هاتو خەڵکی هەرمی کوردستان باوەڕیان وا بوو پارتی دموکراتی کوردستان ئەو حزبەیە کە متمانی خۆیانی پێبەخشنەوە جارێکە هاوشێوەی ئەم حکومەت و پەرلەمانە و ئەم دەستگایانی کە بەڕێزیان چەندین ساڵە قۆرخیان کردو بە خۆیان ئەمە جارێک کە بدەنەوە بەوان ئەوە پیرۆزی خەڵکی هەرمی کوردستان بێ و بە هەر ئەوان حکوممان بکەن بەڵام من پێتەڵم خەڵک لەوە وشیارترە ئەگەر میکانیزمەکە بە پرۆسەیەکی هەڵبژاردن بە پرۆسەیەکی دیموکراسی تەواو بەبێ ئەم سەر و سەر هاتە دی خەڵک چوو دەنگی خۆیدا بەبێ ترس بەبێ کوشت و بڕ چوزانم کۆمەڵە شتەیە کە ڕەنگە چاوسورکردنەوەی تیا بێ لە زۆنەکانی لای ئەوان ئەگەر ئەم پرۆسەیە وەکو خۆی ئەنجام بدرێ من گومانم لەوە نییە کە پارتی دموکراتی کوردستان بەم جۆرە دەنگ ناهێنێ و نەک ئەوان زۆر لایانی تر لەبەر ئەوە ژێکێکە لە ئەگەرەکان ئەگەر هاتو خەڵک ئەو متمانەی پێبەخشین و پیرۆزیان زۆر چاکە کاکێ سەرخێر باوەز لە وەڵامدانەوە یەکتر بێنین لەوە گەڕن چکە پرسیارماوە کاتیش زۆر کەمماوە پێشش دەقەمماوە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان بەوە تۆمەتبار دەکرێت کە خاوەنی زمانێکی ئالامیە کە پڕە لە تەشهیر پڕە لە ترساندن پڕە لە چوزانم لە تەحویلکردنی ینی دۆخەکە لە هێزەکانی تر بە جۆرێکە سڵەوە بکەنەوە هەڵوێستی خۆیان بە ڕاشکاوی لە هەمبەر هەندێک پرس دەرببڕن ینی بنمونە لە پار لە ڕێفراندۆم ئەوەندە هەنگوت ئەوەی چوزانم لەگەڵ لە ڕێفراندۆم لەگەڵ ئێمە نەبێ خائینە چی بە ناچاری خەڵکان باشە بەخاین لە ئێستاشدا هەمان ماشێنتان خستۆتەوە کار ئەوەی لە دیژی سینۆ بێ سینۆ بێ ئەوە دیژی ئیرادەی خەڵکە دیژی نازانم دیموکراسیە دیژی چی زۆر چاکە بەس دەبێت ئاخر کەس دەبێت ئەم قسەی بکە پارتی بێت چونکە پارتی لە ئەسڵا خۆی ینی هەموو ئەوانە پێشەر لەکە
یعنی بەڵکەش زۆرە وەکو لە سەرەتای بەرنامەکەش داوتم هەر بەسە کە دەرگای پەرلەمانتان داخست کاکە دەرگای پەرلەمانمان بۆ ئەوە داخستووە لەبەرەوەی حربی شەوارع دروست نەبێ زیاتر لە 50 بۆ 60 بارەگامان داخرا و سووتێنراوە ینی تۆ پێ و دوایە ئەوانەی کە لە بارەگاکانی منان مەڕوو بزنن ینی لە پەرلەمانەوە ئەم خەڵکانە نێران بۆ سەر بارەگاکانی ئێوە تا بارەکەکانتان بەڵێ بە یاعازی یوسف محەممەد بوو لەو دقەی کە یوسف محەممەد محەممەد دەتوان لەسەر ئەم قسەی دادگای بکە با تۆ ماریکە لەو دقەیسی بەڵگەیە لەو دقەی یوسف محەممەد ڕائەگیرێ لێرە بارەگاکان هێرشکردنە سەر بارەگا ئەوەستێ هێرشکردنە سەر پارتی ئەوەستێ کاکە تۆ وا ئەزانی ئەمەی کە لە بارەگاکانی منایە مرۆڤ نییە مناڵی نییە وەکو مەڕوو بزن بۆ قوربانی داتانناوە کە تەقە لە کوڕی و خەڵکاکەن لەسەر جادە و خەڵکەش مرۆڤ ئەو خەڵکە مناڵی هەیە کە سوکاری هەیە بەبێ گوناح کاکە تۆ ئەم لە دیموکراسی حیزبەکەی تۆ ئەم لە دیموکراسی کاکە تۆ حەق نایە تۆ ڕاست ناکەی بابەتە تۆ ڕێگە بە من قسەکانم بکەم ئاشتیخان کاتێ دەدەمێ هەموو کاتەکە تۆ قسە کردووە لەوەتی هەیە خەڵک بۆ جۆرە چاواشاکرێ کام جۆرە کاکە ئادەی پێم بڵە کام جۆرە بەو جۆرەی کە گۆڕان زۆرینی دەنگی هەناوە لە سلێمانی خەڵکی سلێمانی دەنگیاوە تۆ محافزی نایتێ بەو جۆرەی ئێستا محافظە ئێستا هەواڵە بوو بە ئەخد کە پێت ئەڵێن من ئەبێ جوابت بدەمەوە لەبەرەوەی قسەکانە ڕاست نییە ئێستا هەواڵە بوو بۆچی ڕێگە کاکی من ئێستا هەواڵە بوو بەکە بزوتنەوەی گۆڕانە کە ئەدایەکی خراپیشی نییە لە پارێزگای سلێمانیە بەڕێوەبەری چەندین بەڕێوەبەر و چەندین بەڕێوەبەر هەیە لە سلێمانیا وەزیرتان بە ئەمری مەکتەبی سیاسی ناردەوە ماڵ بەڕێز ئەمە گەورەترین کارێکی باشمان نەکردووە ئەگەر کارێکی باشمان نەکردو بۆ ئێستا گۆڕان ئەڵێ بام حکومەتە درێژکەنەوە بۆ 2 ساڵێکە خۆزێکی گۆڕان لێرە بووایە وەڵامی ئەو ئەمە پرسیارێکی جوانە ینی بەڵام نە من معنیم بە وەڵامدانەوەی ناژتی خان دەیکەواتە تۆ ئەوە کەسێکی گۆڕان بەتاکید زۆر چاکە ئاشتی خان کاکە بۆ ئاشتی خان دیسان وەڵڵا یەک دقیقە قسەت کرد کاتم کەماوە بەرپرسێکی پارتی لە سیمیناریدا دەڵێ مەیکەنەوە بە پرسی ڕێفراندۆم ئەوە نەسی قسەی ئەوە کە ترسنەوە داهاتن پشتیوانی لێ بکەن و دەتان گوت کاتی نییە حەز ناکەی لێ ساشدا هەمان شت هەیە ینی بیانی هێزەکانی دەرەوەی پارتی یان هەندێک هێز هەن لە دەرەوەی پارتی ئازان نین لە خستنە ڕووی هەڵوێستی خۆیان باشە بە تایبەتی ئێستا ینی یەکێتی و گۆڕان بنمونە لەبارەی هەڵبژاردن یەشێتی ئەگەر بیەوێ دەتوانێت هەندێک شت بگۆڕێ لە سیونۆ بۆ ئەمە ناکایشێتی کاکە ئێوە بۆ هەر قسێکەکەنێکێتی بۆ تاگەکەن ئێستا گۆڕان بە فەرمی ئەڵێ داوا کاکە پرۆسی بژاردن دوا بخرێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەکەی وازەحە ئەڵێ بەبێ چەند و چوون ئێمە لەگەڵ پرۆسی بژاردنە ئامادەکاریمان کردووە لە ئەگەری ئەوەی کە هەموو کاکە لە ڕفراندۆمیشە هەموو لایەنەکان لەگەڵ با من وڵامی بەڕێز یەکێتی یەکلاکەرەوەی معادلە سیاسیەکەی لە هەرێمی کوردستان لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت معادلەکان بگۆڕێ لەبەرەوەی ئێمە ڕووی دەمان لە یەکێتی وەکو پرسیار لە ئێستادا حەقی خۆمان نییە حەقی خۆتانە بەس چی بکایەتی ئێستا ئەوە پێتان ئەڵێ ینی ئێوە ینی زۆر خوێندنەوەتان بۆ بەیاننامەکە یاخود بۆ ڕەئی فەرمیەکێتی نامنتقیە بەڕاستی هەموو لایەنەکان لەبەرەوەی یەکێتی بۆ ئاشکرا لە لەگە پرۆسەکەدام ینی چی بکا لەوە زیاتر ئامادەکاری کراوە کاکە پۆستەر حازر کراوە کاندیدا هەموو مکانیزمەکانی خۆی جێبەجێ کردووە سەرۆکی لیستە لە ئێستەوە هەموو کارەکانی خۆی تەواو کردووە مەکتەب سیاسی ئامادەیە کۆمیتێ ئامادەیە مەڵبەندە ئامادەیە لایەنگرە ئامادەیە تیمی خۆبەخشە ئامادەیە یعنی چی بکە بەس ئەوە ئەڵێ ڕێبکەون ئەڵێ ڕێبکەون زۆر جوانی یەشێتی چیتر چیتان لێ بکە ئەڵێ لەگەڵێک ڕیزیین ئەڵێ لەگەڵ ئەوە داین هەڵبژاردن بکرێ لە پێناو خەڵکدا هەچی باجەیای چی بکە لەوە زیاتر چی زیاتر بکە بەس بۆ ئەوی بۆ پارتی بۆ هێزەکانی دەرەوەی پارتی بسەلمێنێ بەڵام خەدڕەجعیەکی داناوە لەبەر چی خەدڕەجع نییە کاکە هەستکردن بە پرسیارێتی باشە خانم گیان فەرمووە قسە بکە هەستکردن بە پرسیارێتی تۆ 100,000 دەنگە تەزویر کردو ئێستا 100,000 دەنگە ناهێنیتەوە وڵی هەموو کەسێ باسی تەزویر کە بە پارتی دیموکراتی کوردستان باسی تەزویر نەکات کاکە 76 سنووق حساب کراوەتەوە لە سلێمانیە لەناو ئەم 76 سنووقەیە پارتی بووە بە هێزی سێم ئەسە بۆ باسەکەم یەکێتی 6,000 دەنگ کەمی کردووە لەناو 7,000 سنووقە کاکە لە هەولێر و لە دووەکە لە هەولێرە لە دووەکە ئەمە 1,001 دەنگ زیامان کردووە نەظەمتر شتەکەتان کردووە یەک دەنگ تەحەدا ئەەکەم تەحەدای هەموو کوردەکەم یەک دەنگ بە ئەلکترۆنی لەژێر دەسەڵاتی پارتیا تەزویر کرابێ بە تەحەداش وەڵام زیاتر لە 100,000 دەنگ ئیشەتی تەزویری کردو ئێستا و دەنگە نایەنێتەوە خەدڕەجعی بۆ ئەوە داناوە کاکە
ئەمە هەڵبژاردنە سین و ئیتیهامێکی خەتیرەوە تۆ دوو جار ینی ئیتیهام هەم ئیتیهامی دکتۆر یوسف و هەم ئیتیهامی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی لێرەیە باوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتیهاموانی تەزویری نەکردووە چەند جار لە کەناڵەکەی تۆ وتراوە شخصی خۆم پێکەنینم بەمڕە لەبەرەوەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسەکان نەزانن کە لە دووەک و هەولێرچیە گوزەرێ لەبارەی هەڵبژاردنەوە کاکە ئاوارەی سووری و ئاوارەی ئێرانی و کۆ نەما ئەوان هێشتا سەر سوورەکانی دەنگدان ئێمە لە ئەعلامەوە چی ماڵی کوردی وێران کردووە ئەزانی چی ماڵی کوردی وێران کردووە بەڕاستی من خۆم ئەعلامیم ئەمەیە کە لە ئەعلامەوە هەمیشە چاواشەکاریەکەین هەمیشە ناڕاستیەکان ئەڵێین ئێمە ئەڵێین ئەمە قسەی من نییە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەزانێت کە پارتی دموکراتی کوردستان دەستێکی باڵا هەیە لە تەزویرکردنا ئەوە ساق نکەنەوە هەڵگری نەتەوەی کورد تایبەتی دوای ئێستا بەرهەمی ڕێفراندۆمە کە لە سەدا پەنجاویەکی خاچێنتان دۆڕان بەڕێز بەس یەک دەقەم بەرێ کاک شۆڕش پێش ڕێفراندۆم موچە ڕوبعێک بوو پێش ڕێفراندۆم سێمان جارێک شتە بچووکانە چی باسی دەکەین لە بەرامبەر کەرکووک و لە بەرامبەر ئەم هەموو دۆڕاندە گەورە گەورانە نانامڕێوە نادەکات ئێستا تۆزە موچە باش بۆ تۆ ژیانی خەڵک باش بۆ تۆ ئەمە بە هەوڵی پارتی نییە بە هەوڵی پارتی نییە بە هەوڵی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاڵبانی ئەو پرۆژانی زۆر بەڕێز حاجی جەمال کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان زۆر بەڕێز ئاشتی عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و ئەندامی دەستەی نووسەرانی کوردستانی نوێ زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاسان دەکەم هەروە زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو لە پرسێشتر پێدان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم دەستان خۆش